بەگشتی سەبارەت بە ڕێکەوتنی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و سەبارەت بە وردەکاریەکەی وەکاری گەریەکانی و چەند پرسێکی دیکە لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر ئاسۆفەریدون پارێزگاری پێشووی سلێمانی گفتوگۆ لەبارەوە دەکەم بە ڕێزیان لە ستودیۆشتن دکتۆر بەخێراتی سوپاس بۆ ئامادەبوونت سەرەتا لە ڕێکەوتنەکەەوە دەست پێ بکەین دەزانین لە ماوەی بە دیاریکراوی ماوەی ڕابردوودا ڕێکەوتنێک لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئیمزاکراوە وەک باسیشی لێوەکرا بە تایبەت پێوەستە بە ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختی عراق وەکو خۆشیان باسی لێوە دەکەن بۆ دوجاریش ڕەنگە لە دواتریش بەرداوام بێ و بە باشتر کاری لەسەر بکەن جەنابچان ئەم ڕێکەوتنە چۆن دەبینن و کاریگیری و سوودەکانی چی دەبێت بە تایبەت بۆ دۆخی ئێستای هەرێمی کوردستان ئەم کاتت باش ساراخان بە ناوی خوای گەورە و میهرەبان ڕێز و احترام و خۆشەویستیم بۆ بینەرانی عەزیزی تەلەڤیزیۆنەکەتان و کارمەندانتان ئێمە دیارە ماوەیەکی زۆرە لە گۆڕەپانی سیاسی کوردستان هەرێمی کوردستان پێویستی وشە و دروشمی ڕێکەوتنی سیاسی و یەک ڕیزی و یەک دەنگی و یەک مووقفی و بەڵام بەداخەوە لە بەرجەستەکردن و لە پراکتیزەکردنە ئێمە ململانەیەکی سیاسی سەخت دەبینین کە کاریگەری لەسەر ژیان و بژێوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان خستووە. بە دڵنیاییەوە هەموو لایەکە زانێ کە ڕێکەوتنی سیاسی لە نێوان حزب و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان دەبێتە هۆکار و مایەی ژیانێکی باشتر و چاکردنی بژێوی ژیانی ڕۆژانەی خەڵک و هاوڵاتیان و بە پێچەوانەی ئەوەشەوە ناکۆکی و لێکترازان و لە یەک دوورکەوتنەوە دەبێتە هۆکاری ململانەی سیاسی و نائارامی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و تەنانەت ئەمنیش لە ناوچەکە بۆیە ئەم ڕێکەوتنەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم ڕوانگەیەوە سێریکەی ڕێکەوتنێکی گرنگە و من هیوادارم و ئومێدەوارم کە ئەم ڕێکەوتنەوە دڵنیاشم کە ئەبێتە مایەی خێر و بەرەکەت و ئەبێتە بەرقەراربوونی ئارامی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانیش و بە تایبەتی لە سنووری پارێزگای سلەیمانی. ئێمە نابێ وەشمان لەبیر چێتەوە بەڕاستی ینی تایبەتمەند بەم حیزبە یعنی گەرمە بە شێوازێکی گشتی ڕاست بێ بە نسبەت یەکێتی گۆڕانەوە زۆرتریش ڕاستە ینی لە ئەگەر سێری سروشتی ئەم دوو حیزبە بکەی ئەم دوو حیزبە یەک خەبات و یەک مێژوو یەک سیاست و یەک جوگرافیا و یەک سەرچاوەن ئەگەر تۆ سێریە بکەی یەکێتیەکان کە باس لە دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن یەکێ لە سەرکردەکانی دامەزرێنەر ڕەوانشاد نەوشیروان مستەفایە کە گۆڕانەکان باس لە سەرکردەکانی خۆیان دەکەن هەر لە ڕەوانشاد نەوشیروان مستەفاوە هەتا ئەگاتە کاعومەری سەی عەلی و ڕەوانشاد قادری حاجی عەلی و جەلال جەوهەر و عوسمانی حاجی مەحموود و هەموو سەرکردەرانی تری گۆڕان هاوبیر و هاوخەباتی هەواڵی سەرکردە و سەرۆک مام جەلالن. ئەمە ژوا ئەکا ئەم شەراکەتە ئەم هاوبەشیە ئەم نزیکیە ئەم یەکیەی نێوانێکێتی و گۆڕانوە ئەکا کە ئیجباری هەردوولا دەکا کە لە پێناو بەرژەوەندی خەڵک لە پێناوی ئەو ئارامیی کە باسم کرد لە پێناوی هەردوو قەباری سیاسی هەردوولاو لە پێناو پێگەی خۆیاندا وا بکات کە هەنگاوی زیاترش بنێن بۆ ڕێکەوتنیان. دکتۆر ئاسۆ بێگومان ئەوەی کە هەمیشە هاوڵاتیانی ئەمە چاوی لە حیزبەکان یاخود لە حیزبەکەی خۆیەتی ئەوەیە کە هەر کارێک دەکای خۆ ڕێکەوتنێکی سیاسی دەکەن لە سوود و بەرژەوەندی بێگومان هاوڵاتیانیش بێ دەزانین یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە خەم و هەوڵی بژێوی هاوڵاتیاندا بۆ ئێستا کام ڕێکەوتنەی کردو لەگەڵ بزوتنەوەی گۆڕاندا چۆن زیاتر کار لەسەر ئەوە دەکەن بە هەردوو لایەن کە باشتر ئاگیان لە بژێوی هاوڵاتیان بێ لە مافەکانی هاوڵاتیان زیاتر بچەسپێنن یاخود ئەو گرفتانی کە ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیەەوە دەستیەوە دەناڵێنن. سوپاسە دەکەم وڵا زۆر پرسیارێکی گرنگە بەڕاستی دیارە من لێەوە باسی ئەەکەم کە هەردوولا و هەمومان 12 ساڵی ململانی سیاسیمان بینی ینی ململانی سیاسی نێوان یەکێتی و گۆڕان هۆکارێکی سەرەکی بەڕاستی ینی تەسیرکردنی مباشری لەسەر ژیانی و بژێوی هاوڵاتیانی ئەم هەرێمە بوو ینی هەرێمی کوردستانیش بە تایبەتی سلەیمانی هەردوو لابینی کە ئەو ململانە سیاسی لە نێوان هەردووکیان دەبێتە هۆکاری پەکخستنی ئەم سنوورە دەبێتە هۆکاری گەڕانەوەی یان کەمبوونەوەی پێگەی سیاسی یەکێتی و گۆڕان هەم لە ناوچەکە هەم لە هەرێمی کوردستان
هەم تەنانەت لە عێراقیش و ئەمە بە شێوازێکی نەگەتیڤ بە شێوازێکی نەرینی کاریگەری ئەبێ لەسەر ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان و لەسەر بەرقراربوونی ئارامی و ئێمە 12 ساڵە هەم لە ململانی سیاسی هەمومان بینین لە قازانجی هیچ لایەنی سیاسی نەبوو، نە لە قازانجی یەکێتی بوو، نە لە قازانجی گۆڕان بوو، نە لە قازی هەرجانجی هاوڵاتیانی ئەم سنوورە بوون و لە دوجارە بە زەرەر کەوتەوە لەبەرەوە هیوادارین کە ینی ئەم ڕێککەوتنە و هەنگاوی زیاترنان لەم ڕێککەوتنە دەبێتە هۆکاری گەڕانەوەی تای تەرازوو لەم سنوورەدا و لە گەڕانەوەی قراری سیاسی بۆ ئەم مەڵبەندە یعنی ئەم مەڵبەندە ئەگەر بەم شێوازەی بەڕێکەوتن قراری سیاسی وەکو مەڵبەندێکی بەهێز لە هەرێمی کوردستان و تەنانەت لە ناوچەکە و عێراقیشا باشە. دکتۆر ئاسۆ لە سەردەمی جەنابتان کە پارێزگاری سلێمانی بوون، جەنابتان شاید و ئاگاداری دوو ڕێکەوتن بوون، ڕێکەوتنی ئیداری لە 11 ساڵی 2014 وەرەوەها ڕێکەوتنی دەباشان لە ساڵی 2016دا. دەمێلەوە ئەوە بپرسم کە لەگەڵ ئەم ڕێکەوتنەی ئێستا جەنابتان بە تایبەت گرنگیەکەی ئەم ڕێکەوتن لە چیدا دەبینن یاخود بە جۆرێکی دیکە بڵێم جیاوازیەکەشی و ئەم ڕێکەوتن کە لە ئێستادا کراوە بە دیاریکراوی ئێوە چۆن هەڵی دەسەنگێنن بۆ دۆخی ئێستا بۆ پێی وەک ئاماژە پێدا جەنابتان شایەتی و دوو ڕێکەوتنەی دیکەن. زۆر سپاسە دەکەم. من حەزمە کرد یەک شتی کەش باس کردم بڵێم کە ئەم ڕێکەوتن سیاسیە جگە لەو گرنگیانی کە باسمان کرد ئەمە درێژە پێدانی خواستی دوو سەرکردەی دیاریم هەردوو حزبن کە سەرکردەی هەواڵی بەڕێز مام جەلال و ڕەوانشاد نەوشیروان مستەفان بۆیە ئەمانەتێکی هەیە ینی ئەرکێکی قورسە خاتە سەرشانی سەرکردایەتی ئێستای هەردوو حزب کە درێژە پێدان بەو ڕێبازە ئەم ڕێکەوتنە ئەنجام بدەن. بەڵێ من شایدی دوو شانازی یەکەم کە شایدی دوو ڕێکەوتنی سیاسی یەکێکیان ڕێکەوتنی تەباشان بۆ ساڵی 2016 و ڕێکەوتنێکی ئیداری کە لە 11/12/2014 ئیمزاکرا کە بە پێو ڕێکەوتنە بەرکەوتەی سیاسی بەرکەوتەی هەڵبژاردن دابش کرا دەستە بەرجەستە بوو لە ئیدارەکردن و لە پۆستی پارێزگای سلەیمانیشدا لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان. من لە یادمە کە هاتە سەر ڕێکەوتنەکە دیارە هەر حزبێکی سیاسی چەند پۆستێکی ئیداری بەرکەوت کاک نەوشیروان بە هێرۆخانی وتی ئەگەر ئێمە دوو ساڵی یەکەم بە یەکێتی بین زەمانە چییە کە دوو ساڵی دوای ئەوە دەدرێتەوە بە گۆڕان هێرۆخانیاتی بەخێر بوتی زەمانە ئەم خوشکەدا. ئەمە بەڕاستی تەوان دوجارشە بەندە وەکو کەسێک احترامی لە ئیمزای خۆی گرت لە وادەی 28 2016 ڕادستی دەسەڵاتی پارێزگاری سلەیمانی بە بزوتنەوەی گۆڕاندا کە بەڕای من ئەوە گەورەیەکی زۆر بۆ یەکێتی نیشتیمانی و جۆرێک لە متمانەیی بۆ یەکێتی پێدای بە یەکێتی نیشتیمانی کە لەگەڵ هێز و لایەنەکانی کە بتوانێت بڵێ لە ڕێکەوتنە لە ئیمزایە لە دەسا و دەستکردنی دەسەڵاتە ئێمە ڕاستگۆین و کارەکەی خۆمان ئەنجام دەدەین. من هەمیشە طبعاً گەشتبینم بەڕاستی بە هاوسەرۆکانی یەکێتی و گەشتبینم بە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان کە گەشە بەم ڕێکەوتنە سیاسیە و بەرەو هەنگاوی باشتری بەرن و هاوشێوەی ڕێکەوتنی پێشوو لە واقعە لەسەر ئەرزی واقع بەرجەستی کەن چکە بە دڵنیاییەوە هەم لە ڕووی هەم بۆ پێگەی سیاسی هەردوو حزب و هەم بۆ بژێوی خەڵکو وەکو واجبێکی ئەخلاقی بەرامبەر بە خەڵکو و بژێوی ژیان و بەرامبەر بە ئارامی سیاسی و ئابووری لەم سنوورەیە مەسئولن. باشە دکتۆر ئاسۆ وەک دوا پرسیار هەر سەپارەت بە ڕێکەوتنەکە و خۆشت ئاماژت پێدا ڕێکەوتنەکە کراوە جێبەجێ کراوە بەڵام ئەوەی کە گرنگە پاڵپشتیکردنی زیاترێتی یاخود گەشە پێدانی زیاتر و گەشە پێکردنی ڕێکەوتنەکەیە بە تایبەت یان لەلایەن بەرپرسان و سەرکردەی هەردوو لاوە دەبێت چۆن باشتر کار بکەن یاخود خزمەت بکەن زیاتر بە ڕێکەوتنەکە کە دوجار بۆ ئامانجانی کە هەیەە لە ڕێکەوتنەکە و لە نەتیجەش بۆ خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان بە تایبەت لەم سنوورەدا. من بەڕاستی زۆر گەشتبینم جارێککە ئێڵێمەوە بە ئیرادەی سیاسی هەردوو سەرکردایەتی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان و
لە واقعدا دەبێ قاعدە و ینی خوارەوەی ئەم هەردوو حزبی سیاسی پاڵپشت بن بۆ ئەم ڕێکەوتنە سیاسیە و ئەوانن کە ئەم ڕێکەوتنە شۆڕەکەنەوە بۆ هەموو جمگەکان لە هەموو شوێنەکان لە هەموو ئۆرگانەکانی حزب بۆ ئەوەی کە ئەمە هەوێنێک بێ بۆ ڕێکەوتنێکی گەورەتر کە من بە دڵنیاییەوە ئەیڵێ مجارێکە دووپاتی ئەەکەمەوە کە تەسیرێکی زۆر ئیجابی زۆر ئەرینی زۆر پۆزتیڤ لەسەر پێگەی ئەم سنوورە لەسەر تای تەرازوو لەسەر گەڕانەوەی بڕیاری سیاسی لەم سنوورە و لەسەر پێگەی هەردوو حزبی سیاسی لە هەرێم و ناوچەکە و لە عراقش. زۆر سپاس بەڕێز دکتۆر ئاسۆ فەریدون پارێزگاری پێشووی سلێمانی سپاس زۆمەدەبوونز بەخێرات. زۆر سپاس بۆ تۆ.